حەزم لە بەشەتۆبیەکانە و هیوادارم سوود بگەێنن بە شارەکەم و بمە دکتۆرێکی زۆر باش بۆ شارەکەم. من خوێندکار عەبدوڕەحمان بەکر ئەحمەد پۆلی دوانزەی ئامادەی توانیم بە کۆنمرەی 97.29 بمە یەکەمی سەرئاستی سەلاحەدین لە خوێندنی کوردیە. بەڕاستی شتێکی دڵخۆشکەرە بۆ خۆم و خێزان. و چۆن توانیت هاوسەنگی ڕابگری لە نێوان کاتەکانی خوێندن و کاتەکانی پشوو چالێکەکانی تریژیاندا؟ من ڕۆژانە نزیکەی 10 کاتژمێر دەمخوێن، هەموو کات نەم دەخوێن، ئیسراحەتم تێی دەکرد. ئەگەر بێزار بمە لە خوێندن تۆزە دوور دەکەوتمە لە خوێندن تاکو و مێشکم ئیسراحەتتر بێ، دواتر دەگەڕامەوە زیاتر هەوڵم دەدا ئەسیلە هەلکەم. موبایل بەکارهێنا؟ بەڵێ موبایلم بەکارهێنا و نام دەنان ماسە و ئەسیلۆش زۆرم هەل دەکرد. واتە کاتەکان زیاتر بە خوێندنەوە سەرقاڵەکەن؟ بەڵێ. ڕۆڵی خێزان و مامۆستاکانە چۆن بوون لەگەڵ؟ ماڕێ زۆر یارمەتی دەرم بوون. خێزانەکەم دۆخێکی زۆر ئارامیان بۆم دابین دەکرد تاکو بتوان بە ئیسراحەت بخوێنم و مامۆستاکانیش زۆر یارمەتی دەرم بوون. ئاواتی داهاتووت حەز دەکەیت لە چی بەشێکی زانکۆ درێژە بە خوێندن بدەیت و ئامانجی داهاتوو چییە؟ زیاتر حەزم لە بەشەتۆبیەکانە و هیوادارم سوود بگەێنن بە شارەکەم و بمە دکتۆرێکی زۆر باش بۆ شارەکەم کە بتوان سوودیان پێ بگەێنم. پیرۆزبای خۆمان ئاراستی خوێندکار عەبدوڕەحمان بەکر ئەحمەد دەکەین کە پلەی یەکەمی هێنا لەسەر ئاستی خوێندنگە کوردیەکانی خورماتوو و دەستخۆشی لە خۆی و کەسوکاریانەکەین کە ئەمە بێگومان بە ماندووبوونی و هەوڵ و کۆششی خۆی و ئەو ژینگەیە کە کەسوکار لە ماڵەوە بۆیان دابین کردووە. لە ڕاستیە بینە سەر خوێندنی کوردی ئێمە هەرچەنە نمری باشمان هێناوە ئەم ساڵ و ساڵانی پێشتر، بەڵام ئێمە وەکو مامۆستایان ڕازی نین لەسەر ئەو ئاستەی کە هەمانە. ئەتوانم بڵێم ساڵانی زووتر پێشتر سەرەتای پرۆسە و دوای سەرەتای پرۆسە تا ڕادێکی باش ئێمە ئاستی ئێمە بەبەراورد لەگەڵ خوێندنگە عەرەبیەکان زۆر باشتر بوو، بەڵام بەرە تۆزێ خاوبوونەوە بە یعنی ڕەوشی خوێندنی کوردیەوە دیار بوو، بۆیە تا ڕادێک ئەنجامەکان بە پێی پێویستین بە پێی ئەو شێوازەنی کە خۆمان ئەمانەوێت. عەبدوڕەحمان خوێندکارێکی هادوو هێمنە، لە هەمان کاتە خوێندکارێکی زیرەک بوو، یعنی نمرەکەی بەڕاستی شایستەی خۆی بوو. ومێدەوارم هەموو خوێندکارێک چاو لە عەبدوڕەحمان بەکر بکات، یاخوا پیرۆزیان بێ بە دڵخۆشی ئینشاءڵڵا. وەڵایی کاک سیروان، خوێندنی کوردی وەکو خوێندکار بەڕاستی ینی مستەوایان زۆر باشە، بەڵام ئەوەی کە جێی با بڵێن گلەی و گازندەی مامۆستایانی خوێندنی کوردیە ئاوڕنەدانەوەی با بڵێن خوێندنی کوردیە، با بڵێن بەڕێوەبەری خوێندنی کوردی با بڵێن بەو زمانە قسە بکەین کە هەموو ساڵێک ئێمە و کێشەمان هەیە خوێندکارەکانمان کە یەکەمیش دێنن، یعنی ئەتوانم بڵێن بەو زمانە قسە بکەم کە خوێندنی کوردی ئاگای لیان نییە.